سێبەرخان بەڕێز وەکو نووسەرێکی پێشانگەی نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب دوو بەرهەمت هەبووە لە کتێبخانەی ئاشتی دەبێت باسی ئەو دوو بەرهەمم بۆ بکەیت پێم وابێ پڕفرۆشترین بەرهەمەکانی ناو کتێبخانەکە بوون چەند دانەی لێفرۆشراوە و ئایا هیچ بەردەستە ئێستا بۆ خوێندنەوە؟ سەرەتا زۆر بەخێر بێن بەڵێ من وەکو نووسەری هەردوو کتێبی ئازاری چۆلەکەکان و سێبەری مەرێک سواز بەخوا چاپی هەردوو کتێبەکانم تەواو بوو هەر یەکەیان 500 دانەم لێ چاپ کردبوو ئازاری چۆلەکەکان لە سێم ڕۆژی پێشانگاوە چاپی تەواو بوو هەر یەکەک دێ دەڵێم وڵی چاپەکەی تەواو بۆ چ بکەم بەڵام سێبەری مەرێک ئەمڕۆ ساعات 11 چاپی ئەویشیان تەواو بوو سواز بەخوا هەرچی لە کتێبخانەکانی هەولێر و سلێمانی شەبوو هەمویانمان هینایەوە هەتاوەکو بتوانین لە پێشانگا بەردەستی بخەین لە ئێستادا لەو باوەڕەدانیم لە هیچ شوێنێکدا بەردەست بێ چونکە چاپەکەیان تەواو بووە و هەمویانمان هینایەوە پێشانگا ناوەڕۆکی ڕۆمانەکان باز لە چی دەکەن پێ دوایە بۆچی سەرنجی خوێنەرانیان ئەوەندە بۆ لای خۆیان ڕاکەن ناوەڕۆکی کتێبەکانی من زۆر جیاوازە لەو کتێبانەی کە لە ڕابردوودا نووسراون و خوێندراونەتەوە چونکە ئازاری چۆلەکەکان باسی منداڵانی بێسەرپەرش دەکات ئەو منداڵانەی کە لە ئەنجامی حەزێکی کاتی دایک و باوکیانەوە هاتوونەتە سەر دنیا و بەجێ هەڵدراون و بێناسنامەن و هیچ ناسنامەیەکیان نییە بەڵام سێبەری مەرێک یەکێکە لەو کتێبانەی کە ئافرەتەکان زۆر حەزیان لێبوو و خوێنەرێکی زۆر جیاواز و تایبەتیشی هەبوو ئەویشیان باس لە هەبوونی خێزان و گرنگی خێزان دەکات بە منداڵەکانی کتێبەکە باسی ئەو دەکات دەڵێ دایک و باوکەکان خۆشەویستی تەواو و پڕ بە منداڵەکانتان ببەخشن تاوەکو داوای خۆشەویستی و هاوکاری لە دەوروبەرەکەیان نەکەن لە هەمان کاتیشدا باسی چ دەکا باسی پێدانی زۆری خۆشەویستی دەکات چونکە لە هەمان کاتدا لەلایەکی دیکەوە خۆشەویستیەکی یەکجار زۆری پێدەبەخشرێت کە تووشی ئازاری دەکاتەوە لێرەدا چیرۆکەکە باسی ئەوە دەکات دەڵێ بە شێوازێکی ئاسایی کەسانی دەوروبەرتان خۆش بێ بۆ ئەوەی ئەگەر لە دەستیشتاندان تووشی ئازار نەبنەوە چونکە ئازاری لە دەستدان زۆر زەحمەتە بیر لەوە دەکەیەوە کە دووبارە چاپیان بکەوە کتێبەکانت بە حکمیەوەی کە فرۆشێکی زۆریان واللهی لە ئێستادا لەو باوەڕەدانیم کە چاپیان بکەمەوە کتێبەکانم چونکە بەرهەمێکی تازەم لە بەردەستدا ئینشاءڵڵا بڕیارە ئەویان چاپ بکەم